زیاتر لە 15 ڕۆژە دانیشتوانی چەند گەڕەکێکی قەزای ڕەواندوز بێ ئاون کۆبۆنیان بۆ کراوە و بە تانکەر ئاویان بۆ دەچێت. ئەمەش گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە. دونێمە بە تەنچیل و هاتیە پێرێ هەروە ئۆتە خانمۆتە سێ ماری شێتیدانە 2 کلمێرەگەدانە بەخۆم چاون نییە ئاوی زۆرە بێ مەلا ئاو زۆنە بەرتێتە مەلا هەخانی منە ناوەرە هەموو ئاویە ئەوە بۆ ئەوی لێپرسی ئاوی نیە کاک بە تەنچیم دنیا کردێ پێرم هەروە دۆزێ دۆ برمچە والله برێم ئەو گرفتە لێگەر ڕزا هەر هەیە هەرێ هەبووە و تێدان درێ هەبووە ئەو هینانە برنە هەبووە نەخۆشە بەڕاستی ئەو لوهاوینە بە خۆزانی گەرمایە کابرا هەیە 12 نەفەرە لە ماری ساعتە ئاوە چیلۆبی بە 2 ڕۆژە ساعتەکە ئاوەبی پشەیەکە پشەی ناکە چارەش نی معنەوی چارە نییە پشەی ناکە ئاوەکە لەبێ بۆ خەلانەکە بەتانکە ئەبینی بەتانکە کوتەوزەکەن بەڵام ئەو ماڵانە کە برندن بەرزن ئاوەکەیان بۆ ناچی بەهۆی ئەو کەمیەی کە ئێستا دروست بووە بەخۆی هەر ڕۆژێک ناڕۆژێک ئەمە بەخۆ ئاومان لۆ دێ بەڵام ئێستا کە ئاو نییە و حوزەکان بەتاڵنەوە دەبین ینی ئاو نییە ترۆمپایەکان لە ئیش کەوتون هەندێکیان پێم وابی دویان چاکردینەوە ئەوانی ترمان 5 ترۆمپا لە شار ڕواندەسەیە پێم وابی چاریان شکاون یەکیان ئیش دەکا. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی ڕەواندوز بۆ پەیام دەڵێت سووتانی ترۆمپاکانی ئاو هۆکار بووە بۆ بێ ئاوبوونی هاوڵاتیان بە جۆرێک لە کۆی 5 ترۆمپای ئاو سێیان سوتاون و لە هەوڵی چاکردنەوەیان داین و ئاو بۆ گەڕەکەکانی ڕەواندوز دەگەڕێنینەوە. گرفتی ئاوی ڕەواندز لە ئێستادا هۆکاری سەرشمان توان بڵێن سوتانی 3 ترۆمپای پرۆژە ئاوی بێخا ڕەواندزە کە لە کوی 5 ترۆمپا دومان کار دەکات. خۆشبەختانەش ئینشاڵڵا لە ئەوڕۆوە ئاوەکە گرفتی ئاوی ڕەواندز تا هەشتای حەلەبی بە هەوڵ و هیمەت و پژگیری ڕاستەوخۆی بەڕێز کاخ شێخ نەجیب سەرپەرشای دەرەوە خەسە بەخۆی سۆران ڕەزامەندی دوو تەمویل لەوە بتێنە یەکیان کردن 5 ترۆمپای نوێ یەکیان چاکردنەوەی هەر سێ ترۆمپایەکەی تر. قەزای ڕەواندز لە وەرزی هاویندا ڕۆژانە پێویستی بە 7,000 مەتر سێجا ئاو هەیە بەڵام بەهۆی سووتانی 3 ترۆمپاکە ڕۆژانە تەنها 3,000 مەتر سێجا ئاودا بەش دەکرێت. هەرچەندە سەرچاوی ئاوی هاوینە هەواری بێخاڵ لە ڕەواندوزە بەڵام قەزاکە و گوندەکانی دەوروبەری ساڵانە لە وەرزی هاوین گرفتی ئاویان هەیە و 500 ماڵ بە کۆبۆن ئاو وەردەگرن کە هەفتانە 2 جار ئاویان بە تانکەر بۆ دەچێت و مانگانە بڕی 7,000 دیناریان لێ وەردەگیرێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندز.